خۆشەویستانی ئێمە بەیانیتان باش سڵاوتان لێبێت. ئێمە ئەمڕۆ 16 سەیەکە 34 ساڵ تێپەڕەبێ بەسەر جینۆسایدی هەڵەبجە بە چەکی چیمیاوی کە ئێمە ئەمڕۆ لە شاری لە پارێزگای هەڵەبجەین و لە عەنەبین. دەستگای میدیای کورسات پرۆگرامێکی تایبەت بەو یادە و بەو مەرگەساتە کە بتوانین کۆمەڵی گفتوگۆی جیاواز بکەین لەسەر ئەم شارە و لەسەر مێژوو و لەسەر کەلتوری ئەم شارە. بێگومانم ڕۆژ کۆمەڵە میوانی جیاوازمانە بێ و منیش لەگەڵ هاوکارم لانەیە بتوانین درێژە بە پرۆگرامەکەمان بین. بانی باش بانی تۆ باشتر بێ سەر کۆیکیان بانی هەموو بینە لە ئازیزەکانمان باش. ئەمڕۆ ئۆکو تۆ باسی لێوە کرد لە 16 سەیە ئێمە لە پارێزگای هەڵەبجەی ئازیزین وەکو ئۆزانن. ئەمڕۆ 34 ساڵ تێپەڕەبێ بەسەر جینۆسایدکردنی هەڵەبجەی ئازیز لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیان نزیکەی 5000 قوربانی بەهۆی چەکی کیمیاییەوە بوونە قوربانی. ڕەنگە زۆر کەسی شەبێ ئەگەر چی لە ژیاناما بێ بەڵام هەتاوکو ئێستاش یاخود کەم ئەندام بۆ یاخود بەدەست ئەو گرفتانەوە ئەناڵێنە کە بەهۆی ئەم چەکە کیمیاییەوە بەری کەوتووە. بۆیە ئەمڕۆ ئێمە وەکو دەستگای میدیای کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هاتوین لە پارێزگای هەڵەبجەی ئازیزە و پرۆگرامێکی تایبەت سەبارەت بم یادە بکەینەوە. هەروەها لەگەڵ ئەوەشە کۆمەڵێک لە میوانی زۆر ئازیز لامان ئامادە بن هەوڵەین وەکو تۆ باسی لێوە کرد سەر گفتوگۆی تەواو بکەین لەسەر زۆرێک لە ڕەهەندە جیاوازەکان و لایەنە جیاوازەکانی هەڵەبجەی ئازیز، چونکە ئازانین هەر لەم شارەوە بووە کە لانکەی ئەدەب و شەعر و هونەر و ڕۆشنبیری لێرەوە لەدایک بوو، لێرەوە سەری هەڵاوە. ئەگەرچی لە ساڵانی ڕابردووە حکوومەتی بەعسی فاشل ویستی بێتی نەتەوەیەک نهێڵە بە ناوی نەتەوەی کوردەوە لێرە و لەوێ بە چەنەها شێوازی جیاواز ویستێتی نەتەوەی کورد قڕ بکە، بەڵام نەیتوانیوە بگات بۆ ئامانجە. هەمیشە کورد سەربەرز بوو و توانیوێتی بە سەربەرزانە هەموو ئەو ئاواتانێکی بۆ بهێنێتە دی. لێرە شەوا سەری ڕێز و نەوازە بۆ شەیدە ئازیزەکان دانوێنی و هەروەها هیوای زوو چاکبوونەوەش بۆ ئەو قوربانیانە خوازین کە لە ڕێگای چەکی کیمیاییەوە تووشی هەرگرفتێک ببێتن. بەڵێ لانە لەگەڵەوەی کە ئەزانین ئەم شارە مێژوویەکی دیێرینی هەیە و خاوەنی چەندین کەسایەتی بەناوبانگە لە هەموو بوارە جیاوازەکانەوە بەدایبەتی ئەدیبان و شاعیران و ڕۆشنبیران لەم شارەیە و هەر لە کۆنەوە گرنگیانداوە بە بوارە جیاوازەکان و ڕەهەندە جیاوازەکان وەکو تۆش ئاماژە و پێە. ئێمە ئەمڕۆ زیاتر گفتوگۆکانمان چڕەکەینەوە لە بواری کۆمەڵایەتی، لە بواری کەلتور، لە بواری ڕۆڵی ژنان،
لە ناساندنی کەلتوری ئەم ناوچەیە بە هەموو ناوچەکانی تر باسی ڕۆڵی گەنجان بکەین تا چەند هەوڵیان ناوە لەم ساڵانەی دوایی یا بە شێوەیەکی باش لە بوارە جیاوازەکانە بێنە پێشەوە بۆی کە بتوانن ئەم شارە هەمیشە زیندوو بێ و بتوانن کاری باشتر و باشتریشی بۆ بکەنەوە و ئەو میوانە بە ڕێزانەی کام ڕۆژ لای ئێمە بێگومان هەریەکان کەس و کاریان لەو مەرگە ساتەیە ڕۆشتون گیانی خۆیان پیدا بووە یاخوبوونەتە قوربانی بەڵام لەگەڵ ئەوە شاگرنگە کە ئەوان هەریەکەیان لە بوارێکی جیاوازە کارەکەن و لە بواری مێژوو لە بواری ڕێکخراوەکانە تاوەکو بتوانن زیاتی گرنگی بەو لایەنانە بنکە لە پارێزگای هەڵەبجەیە هەیە. بەڵێ زۆر باش سەرکۆ ئێمە بەرداوامە بین لەگەڵ بینەرانە لە ئێستاشە دەستخۆشی لەم گروپە بەڕێزاکەین کە لەگەڵمان ئامادەن ئەگەر ئێوە ئامادە بوون پێماخۆشی گوێمان لە بەرهەمێکی تر بێت ئەو هونەرمەندە کاکێ کاکەڕێڤین ئەگەر فەرمێت بێتە لای ئێمە بۆ ئەوی کە بەرهەمێکی ترمان پێشکەش کات. ڕۆڵەی خۆشەویست بینای چاوێ هێزی ئەژنۆم هیوای ژیانە هەتا دیتەوە چاوەڕێت هەلۆرکی مناڵی هەلۆرکی مناڵی هەڕات دەژەنێ لای لای نەبانی ژیانێ من وێنەی باخەوانێ بەدڵ چاودێری دەکە
دەستان خۆش بێت دەستان خۆش بێت. ئێمە سوپاس بۆ بەردەوامە بیلانە لەگەڵ بینەرانە کە ئەمڕۆ ئێمە وەکو لە سەرەتاشە ئاماژەمان پێە کۆمەڵە میوانی ئازیز لامان میوانە و کە بتوانین کۆمەڵێ گفتوگۆ بکەین لە بوارە جیاوازەکانە کە بزانین لە شاری هەڵەبجەیە لە هەموو لایەنە جیاوازەکانە تا چەند هەوڵیان ناوە بە شێوەیەکی باش کارەکانیان بەجێ بهێنن و لە بواری ئەدەبیاتە تا چەند کراوە و نووسەران و ئەدیبان تا چەند هەوڵیان ناوە مێژووی ئەم شارە بە شێوەیەکی باشتر بنووسنەوە لە ڕێی ئەو کتێبانەی کە هەیە و میوانی کەشمانەیە کە ئەتوانین گفتوگۆ لەسەرەوە بکەین ئەو ڕێکخراوانەی کە هەن لەم شارەیە کارەکەن بۆ کەسوکاری قوربانیان تا چەند هەوڵدراوە کەم و کوڕیەکانیان ناخۆ کەسانەی وەکو هاوکارم لانەش ئاماژەی پێ هەندێکیان هەتا ئێستش کە مندامن یاخود خەوت پێدایسی تایبەتن کاریان بۆ بکەن یاخو کاریگەری ئەو بردومانیان لەسەر ماوەتەوە چۆن بتوان هەوڵیان بۆ بن ئێمە بێگومان گفتوگویان لەگەڵاکەین بەڵام لە ئێستایا هاوکاران مەڵێن کە هاوکارمان سەحار بێگومانێمە لەناو شاری هەڵەبجە لە چەند شوێنێکی جیاوازمان ڕاستەوخۆمانە بێتەوە کو بتوانین چالاکیەکان بجوێزنەوە وەبزانین چی ئەکرێت لەم ڕۆژەیە ئێستا هاوکارمان سەحرمان لەگەڵایە کە سەحر ڕاستەوخۆ لە مونومنتەکەەوە لەگەڵمانەیە بابزانین لای سەحر چی ئەگوزارێت و ئەو چالاکیانە چین لێەوە بەڕێواچێ و وەخەڵکی دەبێت چۆن کۆبوونەتەوە سەحر سڵاو لێبێ و بەیانی باش. بەیانی تۆ باش سەرکۆ بەیانی لانە باش بەیانی هەموو بینەرانی ئازیزمان باش لە مۆنومنتی شەهیدانی هەڵەبجەوە ئەمڕۆ بەیانی باشتان لە یەکەم و بێگومان دەزانن ئەمڕۆ 34 ساڵ تێدەپەڕێت بەسەر کیمیابارانی هەڵەبجەی ئازیزاوە بەسەر ئەوەی کە لەبەر کیمیابارانەکانی ئەمڕۆ 5,000 پەپولەی بێتاوان گیانی پاکیان لەدەستاوە زیاتر لە 10,000 کەس بەداخەوە لەبەر ڕووداوەکان و لەبەر کیمیابارانەکانی ئەو ڕۆژە هێشتا ئاسەوارەکانی ئەو کیمیابارانە بەسەر ژیانیانەوە هەیە لەو ڕۆژە نەبەدواوە ئیتر تامی ژیانێکی ئاساییان نەبینی. جا ئەمڕۆ لە مۆنومنتی شەهیدانی هەڵەبجە کۆمەڵێک چالاکی سازکراوە یەکێک لە چالاکیەکان تایبەت کراوە بەکردنەوەی پێشانگایەکی فۆتۆگرافێری لالایەن فۆتۆگرافێری ئازیزی ئەم شارەوە بەڕێز تاهیر غولامی لە ژێر ناونیشانی جێپەنجەکانی ڕابردوو جا ئەمڕۆ من لە پێشانگاکەم هەر لە حوشەی مۆنومنتی شەهیدانی هەڵەبجە پێشانگاکە نمایش کراوە ئەگەر پێتان خۆش بوو دەتوانن سەردانی بکەن جا من ئێستاچمە لای کاکتاهیر بۆ ئەوەی کە خۆی باسێکی وێنەکانی خۆیم بۆ بکات و باسی ئەوەی بۆ بکات کە چی لە کوچۆ کۆڵانەکانی هەڵەبجە یا سەرنجی ئەوی ڕاکێشەوە وای کردو لە چوارچێوەی فۆتۆکانیە نمایشیان بکات. سڵاوت لێبێت کاکتاهیر پێم خۆشە خۆت باسێکی ئەم فۆتۆگرافانەوە ئەم فۆتوانی خۆتم بۆ بکەیت. پێشەکی بەخێرت نانەکەم خەربێن سەرچاو ئەمە فۆتۆی کەلاوەکانی هەڵەبجەیە ویستم وەکو فۆتۆگرافەرێک وەکو ئەرکی سەرشانم وەکو هەڵەبجەیەک وەکو کوردێک ئەرشی فێم کەلاوانی هەڵەبجە بکەم بمێنێتەوە بۆنەوەی دوای داهاتوی خۆمان کە بزان ئەم کەلاوانە لە پایکی ئاوە کەلاون بۆ تا ئێستا ئاوا کەلاون بۆچی کەلاوە بوون یعنی بمێنێتەوە مێژوویەکی ئەم شارە بناسێنم بە جیلی داهاتوو کە ئەم شارەیەم ئاوە لە سای کیمیاباران و ڕژێمە یەک لە دوایەکانی عراق ئەم شارێمە وردە ئاوا بەرەو کاولبوو نەچێ ئەمە ئاسەوار جیلێکی تازە پێگەشتۆ نازانێمە چییە نازانم کەلاوانە بۆچی ئاوە کەلاوە بۆچی تا ئێستا ئەم خانوانە وەکو خۆی ماوەتۆ لە ساڵی هەشتاوەش ئەمەی ساڵی هەشتاوەشتم دیمەنەکان ئێستا ساڵی هەشتاوەشت ئەم خانوە چۆن جیێڵاوە ئێستا وەکو خۆی وایە جا من ویستم ئەمانە نەفەوتێن ئەگەر سبێن ئەم خانوە ڕووخا تازە کراوە ئەمە بمێنێتەوەکو یادگاریەک بۆ نەوەی داهاتوو. باش جا کاکتاهیر ئێستا باسی ئەوەت کرد ئەتەوێت ئەم وێنانە بەشێک لە چیرۆکی ئەم شارە گزارشکەن و بگەڕنەوە بۆ ئەو جیلەی کەلانەی ئەو ڕۆژانەی نەبینی بێ پێم خۆشە باسێکی ئەوەم بۆ بکەی ئەمڕۆ بەیانی کاتێک کە تۆ پێشانگاکەت ڕێکخست و کۆمەڵێک گەنج هاتن سەردانی ئێران کرد ئەوان چیان ئەوت پرسیاریان لێ کردی پرسیارەکانیان چی بوو؟ پرسیاری ئەوان ئەوەیە ئەڵێ خاڵە بۆ ئەمەوە هەر ئاوا وێرانەیە وتمەوە ئاسەواری جەنگە ئەوە ئاسەواری کیمیابارانی ساڵی هەشتا کە ئێستا ماوەتۆ ئێمە ئاوا نمایشمان کرد لە تابلوەکە لە بەرەوە تۆی گەنج بزانی دوای 10 ساڵێکە ئەم خانۆش بڕوخی ئەم تابلۆ بمێنێت تۆ ئەزانی کە ئاسەواری ساڵی هەشتا کیمیابارانی هەڵەبجە ئەمە ئاسەوارەکەی بوو. جا ئێمە ئەزانین لە ئەو ڕۆژانە کۆمەڵێک فۆتۆوایان کردووە ئەوەی بەسەر خەڵکەکەیە هاتووە بە شێوازێکی زۆر ڕوونتر
خەڵکەکە بەزامەکە بزانن لا دوایە خۆت وەک فۆتۆگرافێرێک وە بە حکمی ئەزمموی خۆت فۆتۆ تا چەند دەتوانێت بێتاوانی ئەو خەڵکە و گەورەی ئەو تاوانە کە لە حەقی ئەو خەڵکەیە ئەنجامدرا بە گەلانی دیکە بیناسێنە چونکە لە ئێستا هەڵی زۆر هەیە بۆەوەی کە خەڵکانی دیکەش هاوڕا بکرێت لەسەر ئەم تاوانە گەورەیە لا دوایە فۆتۆ تا چەند دەتوانێت ئەم دەرچێ بکاتەوە. ئێمە وەکو هەڵەبجەی ئەزمونێکی باشمانەیە لەگەڵ فۆتۆ ئەگەر فۆتۆ نەبووایە لەوە جیهانی دەرەوە بە هەڵەبجەی نەزانێ بەم کارە ساتە گەورەی نەزانێ فۆتۆکی عمەری خاوەر و ئەو فۆتۆگرافەرە بە ڕێزەی کە خەڵکی ئێرانە بڵێن بۆ فۆتوانە هەڵەبجەی بە جیان ناسان فۆتۆ هەمیشە ناسنامەیە وەستاندنی ئەو چرکەیە لە ژیانە ئەم فۆتوانە ئیشەڵا ئەبن بە مێژوویەک بۆ خەڵکی هەڵەبجە و جیلی داهاتوو بەردەوامی شەبوومە بڵێن لە ساچلی کەلاوەکانی هەڵەبجە و دەرگا و پەنجەرەکانی ساڵی هەشتاوەشتم ئەرشیفکرۆ ماوێتی بەردەوامی شەوم میشەڵا لێرە شەداوە لە هەموو فۆتۆگرافەرەکانی شاری هەڵەبجە هاوڕەکان مەکەن ئەوەی من پێم نەکرا ئەوان تەواوی کرد هیواداری بەو شێبە جا لا دوایە هەرچەند حەقی ئەم خەڵکەیە ڕۆژانی ئاسوودەی ببینێت ئیشەڵڵا وا بێت کە ئیتر لە فرمێسکەوە بەرەو هیوا بچن لا دوایە بەڵام ڕۆژانی دیکەی ساڵیش بەدر لەم یەک ڕۆژە پێویستە کات پێشانگای لەم جۆرە بکرێتەوە بۆی کە چیرۆکەکە بە تەواوەتی بگات بەو جیلەی کە ڕۆژانێکی وای نەبینیوە بەڵام بێگومان زۆر کاریگەری هەیە لە ئەوەی کە ئەم تاوانە پشتگوێ نەخرێت و چاوپۆشی لێ نەکرێت لەلایەن گەلانی دیکەوە وەی کێشەی وڵاتی ئێمە یەکشتە ئێمە بەس لە ڕۆژی چواردەی مانگە ئەنفال ئەناسیێنین لە شانزەی سێ هەڵەبجە ئەناسیێنین لە نەورۆزە بەڵسەن کوردایەتی و یەک ڕۆژمانداناوە بۆ جلی کوردی ئەمانە لای من هەڵەیە با زمانە بێڵم چونکە بێ هەموو ڕۆژێک تۆ نمایشی ئەمە بکەی بۆ خەڵکی وڵاتەکەی تۆ بۆ جیلی داهاتوی تۆ بڵی کاکە ئێستا ئەمە پرۆژەیەکمانە بوو لە هەڵەبجە سەر دیوارەکان نووسراوی سەر دیوارەکان لێرە نووسراوە قواتی نۆی بەدر قواتی نۆی بەدە ساڵی هەشتاوە چی کردوە لە هەڵەبجە ئەوانەشمان بە فۆتۆ ماوە وەکو ڕێکخراوی نیشتیمانی کورد بۆ ژینگە پەروەردە نووسراوە عاشل قای سەدام حسێن عاشل لە عێراق حیزبەکان هەمومان ئەرشیف کردووە ئەمانە بمێنێتەوە مێژووی نەتەوەیەکن ئەمە مێژووی نەتەوەیەکە مێنێتەوە چونکە من ئەگەر ئەمانە نەبێت دە ساڵیکە بە گەنجێ بڵم هەڵەبجە ئاوا واوەی لاتووەڵێ بەڵگەکەوە ئەمانە بەڵگەی سەلمێنەرن کە هەڵەبجە لە ساڵی هەشتا ئەمە پاشماوەکەیەتی بەداخەوە لێرە شۆبا تۆزێک گلێ بکەن دوای 34 ساڵ ئەوە تۆزی ئەمانە ئەم وەجهانە لە هەڵەبجە کەم بوونایەتەوە زۆر سپاس بۆ جەنابەت سپاس بۆ ئەو وێنە جوانانە بە هیوای بەردەوامی هەوڵەکانی بەڕێزت وە هاوکارەکانت وە بە هیوای ئەوەی کە ئیشەڵڵا ساڵانی داهاتوو ساڵانێک بێت هەڵەبجە ئەوە نە ئاوانی بەخۆیەوە ببینێت کە هیچ یەک لەم کەلاوانە و هیچ یەک لەم وێرانەیانە لەم شارە ئیتر نەبینرێت جا لە درێژەی چالاکیەکانی ئەمڕۆ پێشانگایەکی شێوەکاری سازکراوە هەر لە حوشی مۆنومنتی شەهیدانی هەڵەبجە لە لایەن هونەرمەندی فۆتۆگرافر هیوا مەحموود کە بەڕێزیان پێشانگاکان لەژێر ناونیشانی هاوارە مۆمیاکراوەکان نمایش کردووە ئەمڕۆ جا لەگەڵ ئەوەی کە هەم کۆمەڵێک لە وێنەکان و تابلۆکانی شێوەکاری بەیەکەوە ئەبینین لەم پێشانگایە من ئەچمە لای کاکیوا خۆی بۆ ئەوەی کە لە زاری خۆشەوە کۆمەڵێک قسە وەربگرم لەسەر ئەم پێشانگایە و لەسەر ئەوەی کە بۆ لەم ڕۆژەیە ئەم کۆمەڵە تابلۆی لێرە نمایش کردووە سلااوت لێبێت کاکیوە پێم خۆشە خۆت یەکەم جار باسێکی ناوەڕۆکی پێشانگاکەتم بۆ بکەیت دواترە چینە سەر پرسیارەکانی دیکە لەسەر هەڵەبجەی شەید و کیمەبارەی هەڵەبجەیت پێشانگایەکمان کردوتەوە کام پێشانگایە بەس پەیوەست نییە بە ساتی شەیدبوونی 5,000ەکە و 5,000 شەیدی هەڵەبجە و پەیوەستە بە دوای ئەویشەوە واتە ئاوارەبوونی و خەڵکە بەکەژکەوە برسیبوونی ئەو خەڵکە تەنان شەیدبوونی منداڵێک بنە بە کەژێکەوە شەهید ببێت لەسەر ئەو بابەتانە ئیشمان کردووە و سات و شەیدبوونی 5,000ەکەەوە دوای ئەویشمان لەم پێشانگای ڕسم کردووە یعنی ژیانی دوای شانزەی سێشە تۆ نیشان داوە بە درێژایی ئەم 34 ساڵە بەڵە ژیانی تەبعاان دوای شانزەی سێ و دوای ئەو کە خەڵک ئاوارە بوو و حتا ئێرانش ڕۆشم چوو کاتە هەمومان زۆر کەس لەبیرێتی خەڵکی لێ هات و بەس ساتی ساتەکە بەس و کاتەنە و 5,000 کەسەکە شەید بوو بیرە بکە کە دوای ئەوە چەند هزار کەس ئاوارە بەکەژکەوە چەند هزار کەس وێنەکان زۆر جار خۆیان دەدوێن کە بۆ کەژەوە خەڵکی لاتوە من ساتی دوای ئەویشم لەم پێشانگایەت نمایش کردووە حساب کرد کۆڕەوێکی پاشکی میاباران
هەر هەبووە و کە خەڵکی زۆریش دەزان تیادا بوون. جا ئەو هێنانە کە من لێرە ئەیبینم و ئەو تابلانە کە جەنابەت نمایشت کردوون کاکیوە هەندێکیان بەڕاستی دڵتەزێنە ڕاستە تابلۆیەکی شێوەکاریە بەڵام تەنانەت بینینیشی بوێری ئەوێت کێشانی وێنەیەکی لەم جۆرە پێم وایە بە بوێریەکی تایبەتی ئەوێ وایە بەڵێ کاتێک وێنەیەکی دروست دەکەی یعنی کاتی تابلۆیەکی شێوەکاری دروست دەکەی دەچتە ناو بابەتەکەەوە بەڕاستی بۆ تا ئێستا خۆت بە دیاری یەکێک لە تابلەکانتەوە بگیری دڵت پڕ بێ وڵایی بەڵێ پێم ناخۆش بۆ بەڕاستی یعنی تۆ سەری تابلۆیەک دەکەی دروست دەکەی مناڵەکە بۆ ئەسایکە لەو تابلانەی کە دەیبینین ئەو تابلۆیە ئەو تابلۆ شێوەکاریە یان ئەو تابلۆی شێوەکاری کە دەبینین یان ئەوە ئەم تابلۆی کاتێک کە دروستم دەکرد ئەو تابلۆانە بەڕاستی لەو دقا وەکو چۆن ئێرانەکانش دایانگوت ئێمە مناڵمە دەبین چاوی دەرهاتە بووە پێستی ئیبادە بووە ینی حاڵەتێک لە حاڵێکی مەوای لێ کردوم دەموچاوە تاوا تێک چووە ئەم تێکچوونی دەموچاوە زۆر جار لە وێنا جوان دەرناکەی بەس کە بەڕەنگ ئیشی لەسەرەکەی خەڵک ئەزانێت کە فعلەن چمە ئەساتێکە بەس ئێستا من هزار فۆتۆی بگرم لە شتێکەوە هیچ کات ناتوانێت بەقەدر ڕەنگ و فڵچە ئەو شتێک کە پێویستی بگەێنێت ئەمە لە ئەسڵا ئاساسی کاری هوەریە یعنی وا دەکات شتەکە جوانتر لە حاڵەتی واقعی کە پێشتریش ڕوویداوە بگەێنێ بیڵێت ئەمە چی بووە بۆ شێوازە کاتە باسی توانای هۆنەر ئەەکەیت لە گێڕانەوەی تاوانێکی قەبارە گەورە لەم جارێ بەڵێ ئێمە مێژوویەکمان هەیە لەگەر دروستە زۆر کەس مەساڵ لە حکومت با بە شێوازیا بار شێوازە باز حکومت دەکرێت بەرشیا باز هەر حیزبێک دەکرێت ئێمە مێژوویەکمان هەیە حکومت زۆر جار دەگۆڕێت حیزب دەگۆڕێت پارلەمان هەموو شتە دەگۆڕێت بەس تۆ مێژووت ناگۆڕێت ئەبێت تۆ ناسنامەی خۆت هەمیشە ڕاگری هەمیشە ئیشی لەسەرکە ناکرێت بڵێ من لە بەخاتی وەڵام ئەم جادت بۆ دروستکردن من ئەم یادە ناکەمەوە مەسەلەن زۆر شتێکی هەڵەیە یا زۆر بەڕاستی ناخۆشە وەڵامە دەم تۆ فلانە بینا تەرتیب نەکە من یاد ناکەمەوە لە بەخاتەوە تۆ شارەکە هیتۆیە مێژووەکە هیتۆیە تۆ بێ بیسەلمێنی چوار کامێرە بەڕێزی وەکو ئێوە دێن ئەم قسەگەن بە هەموو دنیا بڵاوێکەنەوە وەرە باسیکە شرط نییە کە تۆ لە بەخاتری جادەیەک یاخنیەکە لە بەخاتی مەسا حاڵەتی حسابێک ماشەشێک تۆ دەیم نەڵێ وەڵام من ئەمە ناکەمەوە ئەمە ستەمێکە لە خودی خۆتی ئەەکەی بەبێ خۆت بزانێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت هیوای لەش ساخی و بەردەوامیت بۆ خوازم من ئەگەڕێمەوە لاو هاوکارانم لانە و سەرکۆ لەگەڵ ئەوەی کە سەری ڕێزدا ئەنەوێنین بۆ زیاتر لە 5,000 پەپولەی بێتاوان کە بە بۆنەی کیمیابارانەکانی ئەمڕۆوە گیانی پاکیان لە هەڵەبجە و ناوچەکانی دەوروبەری لەدەستا